باسە ناوچەی شوێنەواری دەکەین ناسنامەی هەر میلەتێک یان هەر وڵاتێک و لەگەڵەوەشدا سامانێکی گەورەی نیشتیمانیە بەڵام ئەم سامانە نیشتیمانیە ئەم سامانە گەورە نیشتیمانیە چۆن پارێزگاری لێ بکرێت لە هەرێمی کوردستاندا تا چەند پارێزگاری لە ناوچە شوێنەوارەکان کراوە ئاستی هۆشیاری هاوڵاتیان لە بەرامبەر پاراستنی ناوچە شوێنەوارەکان و کەلوپەلە شوێنەوارەکاندا چۆنە و هەتا ئێستا چۆن بووە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەکرەجۆ لە نزیک گوندی هەزارمێر شارێکی شوێنەواری دۆزرایەوە بڵێ شارێکی کۆن دۆزرایەوە کاڵبەتە مێژوویەکی کۆنی هەیە جا ئێمە لەم بەشی پرۆگرامەکەیە جگەلەوەی کە بە شێوەیەکی گشتی باس لە ناوچە شوێنەوارەکان و پاراستنەکەی و گرنگیەکەی دەکەین لەگەڵەوەشدا باس لەو ناوچە شوێنەواریە دەکەین کە دوێنێ لەلایەن لیوای دوی سکرتاریەتەوە تەسلیمی بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی کرا کە بۆ لەمە دووە ئەمان کار لەسەری دەکەن و چەندین تیمی بیانی و لەگەڵ تیمی ناوخۆییدا بەردەوام کنەوە پشکنین دەکەن بۆ ناوچە شوێنەواریەکان و کاری لەسەر دەکەن و مێژوەکانیان دیاری دەکەن بەجارێ ئەو راپۆرتە ببینی دەربارەی ناوچەی شوێنەواری لەکە لە هەزارمێردا هەیە و دۆزراوەتەوانێت دواتر لەسەر بابەتەکە و لەسەر ناوچە شوێنەواریەکان دەدوین. شارێکی کۆنی سەردەمی میزۆپۆتامیا و زاگرۆس لێرە بووە. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 3000 ساڵ پێش زاین. ڕووبەرەکەی 5 دۆنمە کە شارێکی گەورە بووە و شوێنی کۆگاکردنی خواردن بووە. بەپێی ئەو توێژینەوانە ئەو کنەپشکینانی کردومانە لێرە مێژووی ئێرە دەگەڕێتەوە بۆ 2000 بۆ 3000 ساڵ پێش زاین. سەردەمێکی گرنگە بە نیسبەت سنووری پارێزگای سلێمانی لەبەرەوەی ئەو لەمایەوە چەند ساڵی پێشوە کە کارمان تێدا کردووە چەندین دەقی نووسین بە زمانی مێخی تێدا دۆزراوەتەوە کە دەلالەتم بۆ لێرەی بۆ ئەوی کە لێرە شارێکی کۆن هەیە شارێکی سەردەمی میزۆپۆتامیا و زاگرۆس ئەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی گرنگیەکی زۆری هەیە کە لێرە فەرمانڕەوایی هەبووە کۆگای دانەوێڵەی گەورە هەبووە لێرە پێشبینیەکەی لە ماوەی ساڵانی داهاتوو کە بەردەوامی لە ئێستا لەگەڵ بە ئیشکردن لەگەڵ و تیمە فەڕەنسیە شتی زیاتر و گرنگتر لە ڕووی شوێنەوارەکە بەدەربکەوێ. لە نزیک گوندی هەزارمێردی پارێزگای سلێمانی ماوەی کەمام شوێنەوارە دۆزراوەتەوە و لەگەڵ دۆزینەوەیدا هێزەکانی لیوای دوی سکرتاریەت سەرڕای کاری خۆیان هەوڵی پاراستنی ئەم شوێنەوارەیان داوە. لەسەر ئەرچی خۆمان لە لیوای دوی سکرتاریەت تا ئێستا پاراستومانە ئێستا دیارە شوێنەواری سلێمانی پێویستیان بەم شوێنانێ بۆ کاری هەڵکۆڵین و بە دوواداچوون لەسەر شوێنەوارەکان دیارە لە فەرماندەی گشتی هێزەکانی هەفتا ئاگاداری فەرماندەی هێزەکانی سکرتاریەتی کردوێتەوە ئەوانیش بە نووسراوێک ئاراستی ئێمە کراوە کە ئەم دوو شوێنە هەم ئێرە و هەم گردێکی تر لە لای کانی سپیکێ ئەویش ڕادەست دەکەینەوە و ئیتر لێرە بەولە ئەرچی پاراستنی لە ئەستۆی ئێمە نامێنێ و ئێمە لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوودا توانیمانە هەموو شوێنەکان بە باشی پارێزین. پێشبینی دەکرێت لە سنووری شاری سلێمانی ئاساری کۆن و شاری مێژووی دیکەی لێبێت کە ئێستا تیمێکی فەڕەنسی بە سەرپەرشتی بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ دۆزینەوەی شوێنەوار و ئاسارە گرنگەکان. لە ڕێوڕسمێکی تایبەتدا ئەم شوێنەوارە لەلایەن هێزەکانی لیوای دوی سکرتاریەت تەسلیمی بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی کرا. کاوان عومەر گەلی کوردستان گوندی هەزارمێردی پارێزگای سلێمانی. بەڵێ خۆشەویستان دەستەکەین با گفتوگۆکردنی تەورەکەمان نەوشیروان عەزیز کە بەڕێزیان لێپرسرای بەشی پشکنینن لە بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی میوانیان بەشەی پرۆگرامەکەیە. کاک نەوشیروان بانیت باش بەخێراتی باش سپاسمان بوونم سەرچاوەکانم. کاک نەوشیروان هەر لە ئەو ناوچە شوێنەواریەوە دەست پێ بکەین کە لە راپۆرتەکە ئاماژەی پێکرا بوو لە بەکرەجۆ لای گوندی هەزارمێرد. جا لە راپۆرتەکە دەڵێت تازە دۆزراوەتەوە زۆر نییە دۆزراوەتەوە مێژووی دۆزینەوەکەی گەڕێتەوە بۆ کێ هەڵبەت لە راپۆرتەکە دەڵێ مێژووی ناوچە شوێنەوارەکە 2000 بۆ 3000 ساڵ پێش ئێسێ بەڵام دۆزینەوەکەی گەڕێتەوە بۆ کەی خۆی ئەو شوێنە بریتە لە گردی کونارە گردی کونارێکێکە لە گردە شوێنەواری گرنگەکانی هێڵی شوێنەواری تانجەرۆ چکەوە چەند هێڵێکی شوێنەواریمانەیە لە ئەترافی سلێمانی لە دەوروبەری سلێمانی یەکێک لەو هێڵە گرنگانی هێڵی تانجەرۆیە کە لە دامی لەشکەوتی هەزارمێردەوە بە
فڕۆخی چەمی تانجەرۆ درێژە بنەوە هەتاکو ئەگەنە گردی دیەکۆن لەسەر چنار ینی بڵێن کۆتا هێڵە کۆتا گردی شوێنەوارە نەکەوێت ئەوە بەڵام گردەکە وەکو دۆزینەوە کەشفکردنی لە ساڵی چلەکانەوە لە مواقع ئاساری عراقی تۆمار کراوە و کە لە هەفتا بڵاوبووتە مواقع بەڵام لە ساڵی چلەکانەوە دیژنەیەک لە مەتافی عراقیاتوە و گردەکەی تۆمار کردووە و زەمەنی مێژووی گردەکەی دیاری کردووە لە ساڵی 2011 تیمێکی فەڕەنسی دیسانەوە ڕوپیان کردو بۆ ناوچەی تانجەرۆ بۆ هێڵی شوێنەواری تانجەرۆ ئەو تیمە فەڕەنسیا تیمی زانکۆی پاریزۆنی فەڕەنسی بوون ئەم گردیان دیاری کرد دوای 2011 کە بەهۆی ئەوەی زەمەنە مێژووی بۆی پاشماوە شوێنەوەران لە پارچە گڵێنە و پاشماوەی کە بینیان وە هەم ڕوبەری گردەکە و لە ڕووی تۆپۆگرافی استراتێژی گردەکە شوێنێکی استراتێژی هەبوو هەڵی ئەمژا بوو کاری هەڵکۆڵین لە ساڵی 2012 تیمی زانکۆی پاریسوان بە سەرپەرشتی دکتۆر ئەلینتینو کاری کەنەپشتینەکە لەو شوێنەوارە لە شوێنەواری گردی کونارە ئەوەی دوێنێ کرا وەکو لایەنی مێژوویەکەی بەڵێ تیمەکە لە ساڵی 2012ەوە کە کاری کەنەپشتێن ساڵانە گەڕێنەوە ئەو 1-2 ساڵی کە زروفی کە هاتە پێشەوە کە زروفی کۆنا بوو لەگەڵ ئەو ساڵش کە باری ئەمنیم چەند ساڵی پێش ساڵ 2016 کە باری ئەمنی باش نەبوو ئەو 1-2 مەوسیمە نەگەڕاونەتەوە بۆ کاری کەنەپشتین نە ساڵانی کە هەموو گەڕاونەتەوە کاری کەنەپشتینیان کردەوە گرێبەستیشانە بۆ ساڵانی داهاتووش بۆ ماوەی 5 ساڵی کە گرێبەستیان نوێ کردەوە کە لە هەمان جێگە لە گردی کونارە کاری کەنەپشتین بکەن وەکو گردەکە گردی گرنگی مێژوویە بۆ سلێمانی و هەم بۆ کوردستان و مامانایەکی کەش بۆ میسۆپۆتامیا ئەگەر بە مانە شوێنەوارەکەی باسیکەین بۆ ناوچەکانی زاگرۆزیش لەبەرەوەی ئەو گردە مەبانیەکی زۆری تیا بینایەکی زۆری تایە ئەمە ژوای کرد کە تیمە فەڕەنسەکە بگەن بەوەی کە بڵێن ئەم شوێنە شارێکی بۆ لە 1930 پێشزاین بەکار هاتووە و لەگەڵ ئەوەشە چەند ئەنجامێک دەنجامێک لە کەنەپشتینەکانەوە بەدەست گەشتن کە کۆڵانەکانی ناوینەکە لە ڕووی ڕێخستنەوە ئەنی سیمای شاری کۆنی تیا بۆ لەو سەردەما و هەروەها ژمارەیەکی زۆر مادەی ئەندامی بە تایبەتی بەروبوومیان دۆزیەوە هەنی مادەی وەکو خۆراک گەنم و ئەوانە گەشت بۆ ئەم جێگایە کۆگایکی دانەوێڵە بووە سوودی لە بینراوە بۆ ئەترافی ئەنی بڵێن بەمانەیەکی کۆم بڵێن بۆ دەوروبەری ناوچە شوێنەوارێکە خۆیان بۆ ناوچەی سلێمانی بڵێن کە سوودیان لەبین و کۆگایکی دانەوێڵە بەتەنیشت ئەم وەشەوە ژمارەیەکی زۆر تابلێتی مێخی لە دۆزراوە کە سەر و 100 تابلێتی مێخیەکات و پاشماوەی شوێنەواری لەگەڵێنە زۆر دۆزراوە پاشماوە شوێنەوارەکان کە بە تایبەتی مەوسیمی ساڵی 2022 گڵێنەکان وێنەی ئاژەڵی زۆری لەسەر بوو و لەگەڵەوە شاوێنەی بۆ نمونە باڵندەی لەسەر بوو هەتایەکێک لە ساڵی ڕابردوو لە 2022 هەرتی مەگە خۆی بە هاوکارە خراوی بۆ کۆنفرانسێکی زانستیان کرد لە بەڕێوەبەتی شوێنەوار لە هەولێر و لەگەڵ بە تەنسیڵ لەگەڵ وەزارەتی شارەوانی یەک بابەتێکی سەرنجڕاکێش کە لەوێ نمایش کرا بابەتی کونارە بوو بە تایبەتی دۆزینەوەکانی ساڵی 2022 یان و وەرزی کاری کەنەپشتین یەکێک لەوانە پارچە گۆزەیەک بوو کە پیشانیاندا دیمەنێک بوو کە حاجی لەخلاقێکیت بۆ مارێک لەگەڵ مارێک شەڕکاتوانە ئەمە قانی هەموو ئەوەی کە لەوێ بوون و دانیشتوانێک کە گەشت بۆ قەناعەتی کە ئەو چیرۆکە کە لە کوردەوارەیە باسەکرێت ڕەبتێکی بەمە وایە ینی لەبەرەوە گردی کونارە لە ڕووی مێژوویەوە گردێکی گرنگە نەک هەر بۆ مێژووی کورد گرنگە لەبەرەوەی ئێمە لە 1970 و 2002 بە تایبەتی کە گردەکە پاشماوەی شوێنەواری 2002 میشی تایە ئەوەی کە لەسەر ئەم ناوچەیە نووسراوەتەوە لە 1902 مؤرخین عەرەبی کە نووسیوان و لە ساڵانی پێشووترە زۆر باسیەوەکەن زیاتر ئەیرە خەڵکی ئێران بلوک و کۆیلە بەکارهێنێنەوە بەڵام تۆ لە هێڵی تانجەرۆ ژمارەیەکی زۆر سایتی هەیە لەو سەردەما سیمایەکی شارستانی پێشکەوتویان هەبووە شار دەبووە کەوابی ئەم مەبدەی کە پێشووتر باسکاوە هەمووی باتڵە بێتەوە ئێمە گەین بە نەتایجەکە نە لە 1902 وەکو خوار و وەکو ناوڕاست عێراق شوێنەکانی دیکەش لە پارچەکانی دیکەی کوردستان ئەم ناوچەیە شوێنێکی ئاودان بووە و شوێنێک بۆ شارستانێت لە ترۆپکا بووە نەگەوەی کە ئەو کنۆپشکنینانەی کە دەکرێت بۆ ئەو ناوچە شوێنەواریە هەمووی لە شوێنەکە خۆیان دەکرێت هیچ پارچێکی دەبرێتە دەروانێت جارێکی تر پشکنینی بۆ بکرێت لەلایەن ئەو تیمانەوە چەند لاینێکە ئەو پاشماوە شوێنەوارانی دۆزرێتەوە پاشماوەکان بریتین لە پاشماوەی بۆ نمونە پاشماوەکی زۆری گڵێنەیە ئیتر گڵێنەکان جاری وایە پارچە گۆزەکان بەشکاویە جاری وایە چاکردنەوەی ئەوێت بۆ نمونە مۆری مۆرە بۆ نمونە تابلێتە بۆ نمونە پارچەی شوشەواتە پارچەی دیکە دۆزرێتەوە ئەمادی ئەندامیە ئەمانە دابشکرێ بە پۆلێنێکرێ بەسەر چەند لایەنێک ئەمادە ئەندامیەکان
سروشتیەوە بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی دام و دەستگا ئەمنیەکان لە فڕۆکەخانە و کاوکارێکی زۆر باشی بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی ژمارەیەکی کەم بە عەدەد دیاری کراوە کەی بنە دەرەوە لەو مادەندامیانە بۆ ئەوەی بۆ تاقیگا بۆ فحسی تاقیگەی تا تەمەنیان دیاری بکەن لەگەڵ ژمارەیەکی کەم ئێسک ئەویش ئەمە ڕێگە پێدراوە ئەویش بۆ هەر بۆ تاقیگەیە وەکاری مردنی و خەڵکی کە لەوێ نێژراونیان تەمەنی ئەو مرۆڤانە ئەو کاری چ نەخۆشیێک بۆ کەوای کردبووم لە ژمارەی زۆر قبرە دۆزیتەوە گۆڕە دۆزیتەوە کاریی بوو ئەمانە لایەن بە ئەوە پاشماوەکانی دیکەی بە تایبەتی لە گڵێنە و لە پاشماوەینەکە بڵێن پاشماوە گرنگەکانی کە ئەوەی لەگەڵ راپۆرتێکی تێر و تەسەلی ئەو وەرزە کارێکنەوە پشکنین ئەو بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی نوێنەری خۆی هەیە لەو جێگاوە چکە شەکان بە گرێبەستەکان وایە هاوبەشە لەگەڵ سەرروکی تیمەکەی تر هەر پرۆفیسۆرێک بێت ئەو لیستێکەکەنەوە هەموو پاشماوەکان تەسلیمی بەڕێوەبەتی شوێنەوارەکرێت بەڕێوەبەری شوێنەواریش هەمشیەکە لەسەر ئەو راپۆرتە و بە کتابی ڕسمی تەسلیم مۆزەخانەکرێت لەوێژ ئەمینی مەغزن هەیە ئەمینی مەغزنم پارچانە دیسانەوە ینی ژمارنی بۆ ئەکاتەوە وەری ئەگرێت و لەسەر نووسێ لە ڕێکەوتی ئەوەنەوە من مەوسیمی کارێکنەوە پشتنی بۆم لە 2023 وەرگرت لە تیمی فلان بە نوێنەرایەتی ئەوە ینی بەو ڕێکاریان زۆرە لە کوردستان و بە دیاریکراوی لە سلێمانی ژمارەی تیمە بیانەکان لە سونی سلێمانی ینی لە چاو هەموو عێراقا ینی ئێمە لە پێشین نزیک بە 20 تیمی بیانی لەم سونەکاری ئەڵکۆڵین و کنەپشتین و ڕووپێویەکەن لە شارەکانی دیکەی عێراق و لە کوردستانیش ژماری لێبەز ناگا بە ژمارەیە ڕەنگە بڵێن بۆ هۆکار چیە ینی لە سلێمانی بڵێ ژمارەکە زیاترە لە پێشن خۆی لە دوای 2023 کە دۆخی بانی کوردستان کرایە بەڕووی دەرەوە و لە هەمان کاتا دۆخی ئابووری دۆخی ئەمنی لە چەند شوێنێکی بڵون لە خوارد و ناوەڕاستی عێراق تێک چوو و لەگەڵەوەش لە سووریا تێک چوو تیمەکان گەڕان بۆ شوێنی دیکەیشی لێ بکەن بە تایبەتی لەو سەردەمانی چاخی بەردین و هەروەها لە هەزاری یەکەم و دووەم و سێم و چوارەمی پێشزین ئەو ئەنی مادەی خام کە لە دەستیان بکەوت ئیشی لەسەر بکەن ناوچەکانی کوردستانی خۆمان بوو بە تایبەتی ئەوان ئیشێکی زۆر ینی ئەو کە لە بەردەستیانە بشێکی زۆر کەم بوو کە کاتی خۆی عێراقیەکان لە هەندێک شوێن و کاتێک بەنداوی دەربەنی خان و دوکان و چەند جێگایکی کە بۆ کنەپشتنیان لێ کردووە لە جەلەی سۆمر بڵاو کراوەتەوە ئەم کنەپشتنیانە بینی بوو ئەوەتە خوازم ڕۆژێک بێن لێرە ئیش بکەن لە دوای کە 2023 دەرگای کراوە بەڕووی کوردستانە و عنی حکوومەتی هێرەم توانی لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە پێشوازی لە گەشتیاران بکات و پێشوازی لە خەڵکی بیانی بکات تیمەکان ژڕیان کردەم سنوورە بە تایبەتی بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی هاوکار و هەماهەنگی زۆری هەبوو لەگەڵ تیمەکانە کاری ڕووپێوی کرا لە چەند جێگایەک بۆ منە لە شارە زۆرکرا و لە ڕانیە و خەڵازیە و پشدەتان نزیک بازیان ئەوە هێشتا ڕووپێوەکە ماوەکرا هەموو ئەم ڕووپێوانە چۆنە لەی زەمەنی مێژووی ناوچە شوێنەوارەکانیان دیاری کردم سنوورە وای کرد تیمەکان تومحیانە بێ لەو ناوچە شوێنانە کە خۆیان پسپۆڕن لە بۆیە بۆم لە چاکی بەردینە هەزاری یەکەم هەزاری دووەمە تەرخی ئەو کەن کە گرێ بکەن لەگەڵ بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی شەمەهانگی کرد و خۆشبەختانە لێرە ئەمانە هۆکار بوون هۆکارێکی دیکەش لایەنی ئەمنی و دەستگا حکوومیەکانە لەم سنوورەی پارێزگای سلێمانی کە هاوکارێکی زۆری بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی و تیمە بیانیەکانیش هیچ ئەرقەڵە و ئانی کێشە و گرفتێک دروست ناکەن بگرە هاوکارن ئەوانە کە مۆسیمێکیشکردن چەند ماگێک لێرە مێننەوە وای کردو هەتا باڵوێزی خۆیان لەو مانەی بۆم تیمێکی بیانی کە لێرە باڵاوزەکەی کە لە کوردستانە یەتێرە عنی زۆر سپاسی لایەن ئەمنیەکانەکە زۆر سپاسی دەستگا حکوومیەکانی ئەم سنوورە و بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانەکە کە هاوکاریی زۆر باشی تیمە بیانیەکانن باشە کاک نەوشینوان ڕەنگە هەندێک جار دەربارەی ناوچەی شوێنەواری و بە تایبەت مین هەڵگرتنەوەش زۆر جار ئەم قسێ ئەکرێ دەڵێن کوردستان زیاتر پشت بە تیمی بیانی ئەبەستێ بە بەراورد بە تیمە ناوخۆیەکان ئەوەی بەرگەی دۆم بۆ تەواوکەم ئێمە بێنێت لە وەڵامەکە تێکەڵیکەی ئێمە لە تیمی بیانیمان هەیە بۆ منە لە چەند ناوچەیە گوتمان نزیک بە 20 تیمی بیانیمان هەیە لەکە لە 20 پێگەی شوێنەواری بۆ منە ئیشەکان باش یان گرێبەستەکانیان هەنێکی لەوان ئەمساڵ گرێبەستەکانیان بکەن و لەبەر بێن و پێکە شوێنەوارانیشکن بەڵام ئێمە وە نییە کە تیمە لۆکاڵەکانی خۆمان دانیشت بوون و تیمەکانی بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی هێز چاوەڕێی تیمی بیانی بکەن نەخێر ئێمە ساڵی 2021 بوو هەڵە نەبم لە مانگی دەبوو کە کاتێک قۆناغی یەکەمی جادەی 100 مەتری دەستی پێکرد بۆ ماوەی سێ هەفتەیەک ڕووپێوەیەکمان بۆ 34 کیلۆمەتری ئەوێ کرد بۆ بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی خۆی بەم کارهەڵسا نەتایجا چەند پێگەیەکی شوێنەواری کەوتبوو نە سەرگە سەدمەتەی خۆمانی شمالی کرد لەو پێگە شوێنەواریانە گردی کەریمە سوور بوو گردی مەنسوور ئاوا بوو گردی شەغوی ساڵ بوو گردی کانیج نەبوو
ینی نەتایجەکەش نەتایجێکی زۆر باشی واتە ئێمە ئەگەر ئەو تیمە بیانیانە نەبێت کاگنۆشیروان ئێمە خۆمان ئەتوانین ئەو پسپۆڕیانەمان هەبێت ئەو کنەوە پشکنینانی کە لە ماوەی ڕابردووە تیمە بیانەکان کردویانە خۆمان بیکەین ئێمە لەگەردی گرێزە ئیشمان کرد خۆمان کردومانە لەگەردی یانجۆرە کردومانە خۆمان کردومانە لەگەردی شەغوەی ساوا چەندمانی ڕابردوو کردومان هەر خۆمان کردومانە ینی ڕوپێوی چەندان شوێنمان کرد ڕوپێوی شارە زۆر جارێک لەگەڵ کۆمپانی لەگەڵ بۆ منایکی کۆمپانیای گازپرۆم کە کۆمپانیایکی نەوتی بوو خۆمان ڕۆشتین ڕوپێوەکەمان بۆ کردن دوای بە نەتایج پێمان داونێتەوە ڕوپێوی شارە زۆر خۆمان کردومانە ینی بەشێکی ئەوە پارچەماچە ڕوپێویمان کردووە ئێستاش بەرنامەمانێت بۆ منە ئێستا ڕۆکارتەکانی سنووری پارێزگای سلێمانی پرۆژەیەکی ئەو بەشە خۆمانی شەکەکەین بەڵام سپۆنسەرەکەمان بۆ منە ڕێکخراوێکی ئەڵمانیە ئەمە ناکا بۆی کە بەڕێوەبەتی شوێنەواری سلێم بۆ ڕۆژانە دەرچوونمانێ هەر لە 2 ساڵی پێشووتر ریاسایەک دەرچووە کە کاری چاڵی تاقیکاریە هەر پرۆژەیەک بۆ منە لە سەر و 15 دۆنمە بووە کۆمپانیایەک بۆ دەستگایەک دەرچێت ئێ بە کاری چاڵ تاقیکاری بۆ کری بانی ئێمە لەسەر ئەمە ساسە کە ئەمە بۆ لە وەقایی کوردستانیش بڵاو بۆتی ئەو بڵێم ڕێنمایە ینی مانگانە چەند ئیشێکی وامانە بێ دەکەین ئەوە نیە کە بە چاوەڕێتی بیانەکەی بەڵامشتێکی مادیانە کرێ لەلایەن هەرێمی کوردستانەوە یا ناتیمەبیانەکان هەمویان خۆیان دەفعی مادیەکان فەندی خۆیان هەرو دەرە وڵاتە بۆ منەزان ئەوانی کە تیمەبیانەکانی زیاتر ناوەندە جیهانیەکانن بۆ نمونە زانکۆی مونیخی ئەڵمانیا زانکۆی مینیستەرە زانکۆی نیویۆرکە پەیمانگای ئارکیۆسە ئیفپۆیە بۆ نمونە زانکۆی تۆکیۆیە لە ژاپۆن زانکۆی کەنەزاوی ژاپۆنیە زانکۆی چوبۆی ژاپۆنیە زانکۆی فرانکفورتی ژاپۆنیە زانکۆی فرانکفورتی ئەڵمانیا فری بەرلینی ئەڵمانیا ئەنی فرانکفورتی ئەڵمانی ئەمانە هەمووی ئەنی دەرۆن ئەنی هەمووی ناوەندی جیهانی و زانکۆی پلەیەکی شنەوەی کە تۆ بڵێ زانکۆیەکی ئاسایی بن کە هاتوون لێرە ئیشەکەن ئەنی هەمووانی کە لێرە ئەزمونێکی زۆر زۆریانێ هەنێک لەوانە من حەزەکەم نمونەیەکە بۆ بێن بەیەک پرۆفیسۆر کە لەگەڵ ئێمە ئیشەکات لە گوندی چەرمەوە پرۆفیسۆر ئەکیرایە کە خانەنشینیش بووە بەڵام خۆشەویستی بۆ ئیشەکەەوە وەکو هاوکارێک پێڵێ من خێزانی چۆ ئەندامێکم لە خێزانی بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی یەک لێرە بەردەوامیشمان لەگەڵاکات ئەوم ساڵی پار نەتایجی زۆر باشیە بۆ یەک لەو دۆزینەوەنێک کە لە 2022 دۆزیەوە پاشماوەی حەسیر بوو لە 8500 ساڵ لە گوندی چەرمە کە دۆزیێتیەوە کۆمەڵە قاپ و کەوچکی دۆزیەوە کە لە مەڵمەڕ دروستکرا بوون ئەمانە هەمووی نەتایجی زۆر باشن بەم سنوورە و راپۆرتەکانیشان ئەکرێ بە منە ئێستا مەزانکۆی ڕێدینی بەریتانی کە ئیشی کرۆ لەگەڵمانە حەوت مەوسیمی حەوت وەرزیکاری هەڵکۆڵینەکەی کرۆ بە کتێبێکی قەبارەت تقریباً 1000 لاپارە بە زمانی ئینگلیزی بڵاوی کردوتەوە کە سەرچاوێکی زۆر گرنگە لە چاخی بەردین لەم سنوورە کە بڵاوی کردوتەوە باش کاکنۆشیران کاتمان کەم ماوە چەند خاڵەکەی پێم خۆشە ئەگە بە کورتیش بە بتوانین ئاماژەی پێبین یا من پرسیارەکانم کۆ کەمانەوە بەڕێستان بەیەکە وەڵامی بنەوە لەسەر بابەتی قاچاقچێتی بە کەلوپەلە شوێنەواریەکانەوە لە هەرێمی کوردستانە هەتا ئێستاشم قاچاقچێتی پێواکرێت ئەم کڕین و فرۆشتەی پێواکرێت ئەگەر هاوڵاتیەک پارچێکی شوێنەواری ئیتر ئەگەر بردەبێتی ئەگەر هەوڵی بردننی بە ئەگەر دۆزی بێتیەوانە بیەوە بیفرۆشێ لە دەرەوەی کوردستان بە چ یاسایەک مامەڵی لەگەڵاکرێ خود ئیجراتەکان چێ بێ بۆیان ئێوە پشت بە یاسای هەرێمی کوردستانە بەسن یاسای شوێنەواری یاخود یاسای عێراقی پێشووتری یاسای عێراقیمانە بوو لە 2022 یا 21 بوو یاسای بەڕێوەبردننی پاراستن و بەڕێوەبردننی شوێنەوار دەرچوو لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان یاساکە یاسایکی باشە بەڵام پێویستی بە هەموو یاساکە دەرێتە دوای پێویستی بە ڕێنمایی دەرکردن و شۆڕکردنەوە هەیە لەم خۆناغی ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەتی شوێنەوار سلێمانی و لەگەڵ بەڕێوەبەتێکی شوێنەوار لە هەولێر کە سەرپەرشتیاری هەموو پارێزگاکانەکان لە تەنسیقان بۆ ئەوەی کە ئەم یاسایە چۆن لەشی تحلیلی بۆ بکەینەوە بۆ خوارەوە بۆ نمونە چۆن بیگونجێنی بەشی کەلەپورەکەی چۆن بگونجێنی لەگەڵ ناوەندی شار لە سلێمانی بۆ نمونە هەولێر چۆن بیگونجێنی لەگەڵ هەولێر دووهۆک بە هەمان شێوە بۆ خاونە کەلەپورەکانمان پارێزین بەم یاسایەکە دەرچووە بۆ مەبەستی قاچاقچێتی بۆ نمونە ڕێکاری یاسایەکانی زۆر توندە بۆ نمونە زیندانی تایە بۆ چەندین ساڵ و غەرامەی مادی تایە و حتا بۆ نمونە ئەگەر لایەنی کەبی کات بۆ منە لە جهەتی پەیوەندیدارەوە یاساکە سزاکە دووقاتە بێتەوە لەبەرەوەی بە یاسای تایبەتمانەی بۆ بەڕێوەبردننی شوێنەوار خۆشبەختانە لە هەرێمی کوردستان دەرچووە بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئێمە لە بواری کێشەمان لە یاساکانیە بەڵام لە جێبەجێکردنیە تۆزیەک ئیشکالات هەرە بێت لەبەرەوەی وای شوێنەواری تا ئێستا نەگەشتێتە قۆناغی کە بڵێ نزیک بۆ تۆ لە سەر و بڵێ نەگەر کێفێکمانە بێت 100 لە سەر و 50 بێت هێشتا لە خوار 50ەیە ئەمەش وەکارە بۆ ئەوەی کە خەڵک هەموو شوێنێکی شوێنەواری هەموو پێگەی شوێنەواری و ئابینێ کە هەمووی سەر تاپە ئاڵتونە بەردێکە بینێ وازانێ ژێر ئەم بەردە هەمووی ئاڵتونە بۆ نمونە ناوچێکی شوێنەوارە بینێ کە دەسەکە بۆ هەڵکەندن وشتانی خۆشبەختانە ئەم لە ینی ئەمە لە وەکو پارێزگای سلێمانی باسەکەم دەستگامیەکان ڕۆڵێکی زۆر باشیانێ لەم ڕوانە
بۆ مانگانە ئێمە دانی نزیکە بێتەوە لە دەنووسراوی لایانی بەتایبەتی ئاسایشمان بۆیە لەسەر و بابەتانە و خۆشمان گەڕانی بەردەوامانێ ڕۆژانە تیمەکانی بەڕێوەبەتی شوێنەواری بەڕێوەبەتی شوێنەوارەکان سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە دروستە ئەمە هیچ گرفتێکی بۆ ئێوە دروست نەکردو لە بەردەم کارکردنتانە یاخود ئەگەر وەزارەتێکی تایبەت بوونە یاخود دەستێکی سەربەخۆ بوونە ئەکرا باشتر کارەکان ئەنجامبن وڵای وەک شخصی خۆم بە حەزەکە باشتێک پێ بڵێم من لە 2009 ئەوە هاوارەکەم دەستکراوەترە بوو من لە بەشێکی زۆر ڕۆژنامە گۆڤارەکان ئەوەشم نووسی و بە بابەت و بە بە بابەتی تێر زۆرسەرج لە سەری نووسیوە تا پێشنیار چۆنمان کردوتمان بێ بەدەستێکی سەربەخۆ لەبەرچی بێ بەدەستێکی سەربەخۆ لەبەرەوەی شوێنەوەشتێکی سیادیە چۆن لە هەموو وڵاتانە شوێنەوە لایەنێکی بەشێکی سیادی ئەنی چۆن وەکو نەوت سەیریەکان چۆن نەوت تۆ بابەتێکی گرنگە بۆت ئەو شوێنەوەش لە مانزم نایە لەبەر شتێکە پەیوەندی بە تاریخ و مێژووی شوێنەوارانی کە بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی هێڵێکی شوێنەواری گرنگمانێک کە هێڵی چاخی بەردینە ئەمە ڕەبتی بە هەموو مرۆڤایەتیەوە هەیە ئەوە نیە کە تەنها تۆ قەتیسیکە لە مێژووی کووردا نا پەیوەندی بە هەموو مێژووی مرۆڤایەتیەوە هەیە ئەم هێڵە شوێنەواری کە تۆ باسی گوندی بێسانسوورەکەیت و باسی زەرزیەکەیت و باسی چەرمۆوەکەی دەمە شتێکی جیهانیە لێرە چۆن باسیەکەی کە شوێنێکی وا گرنگە ئێلە لەوڤەر و لە مۆزەخانە گرنگەکانی کەش هەڵ ئاسکراوە پارچی ئەم پارچانەی کە لە ساڵانی پێشووترا کە لێرە ڕۆژ ئاسکرا بە ناوی کوردستان و ڕۆشتووە و لێوێدانراوەتەوە شۆکەیسیان بۆ کرۆوە پیشانیان داوە بە کۆنتترین گوندی کوشت و کاڵی کە باسەکرێت خۆمە شتێکی جیهانیە ئەتۆ لەبەرەوەی بەداخەوە شوێنەوارەگەر بتەوێت بانی بچێتە بابەتەوەی کە زیاتر بپارێزرێەوە زیاتر گرنگی ببێ ئەبێ بە دەستێکی سەربەخۆ ئەگەر نابێ بە دەستێکی سەربەخۆ ببێت بە شتێک من حەق بێ بە ئەنجومەنی وەزیرانەوە هەنی ڕاستەوە خۆ ڕەبتی هەبێ بە ئەنجومەنی وەزیرانەوە ئەوامر لە وەربگرێت فەرمان لە وەربگرێت ئیشوکارەکانی هەمووی بچێتە سەر سکەیەکی باشتر لەبەرەوە تۆ ئێمە لە قۆناغێکانی ئێستا تقریبا لە ڕووپێویکردنی ناوچە شوێنەوارەکانی کوردستانی ئەوەی کە کراوە لە عێراقەکان کە کۆم بۆ ئێمەیان کردویانە هەمووی کوردستان 30,000 ناوچیان داناوە بە هەولێر و بە دوهۆک و بە کەرکووک و بە سلێمانیشەوە ئێستا ئێمە لە سنووری سلێمانی 1200 ناوچەی شوێنەواریمان بۆ نمونە ڕووپێوی کردوەوە تەخمینی خۆشمانەوەی کە ئەم گریمانەمانەوەی کە بچێت نزیکە 5,000 ناوچەی شوێنەواری ئێکە ئەمە هەولێریش بە هەمان شەوانێ ئەوە هەیە دووەک ئەوە کەرکووکشەوە دۆخەکەی تێگەشت ناوچەی شوێنەواری بەقەدەر شوێنەکانی کە نەبێ زیاتر نەبێ کەمتری نییە کەوا بێت تۆ ناوچەیەکی شوێنەواری ینی زۆر پێگەی شوێنەواری زۆرت هەیە گرنگەوەی ڕووپێوی بۆ بکرێت ئەم ڕووپێوشە ینی بەم شێوەی ئێستا کە سەر بە وەزارەتێک بێ و حکوومەتی داهات و کابینەی پێک بەسەر بە وەزارەتێکی کە بێ و ینی شوێنەوە لە هەموو وەزارەتەکانی تاقی کردوێتەوە بەزە خاک ماوە ئەمە دەنێ ناکەوە ئەبێ ئەو حکومڕانانی ئەم وڵاتە بیر لەوە بکەنەوە کە شوێنەوار بێ بە شتێکی سیادی و ڕەبتی بێ بە ئەنجومەنی وەزیرانەوە ئەگەر ڕەبتی ناکەن بە ئەنجومەنی وەزیران با ڕەبتی بە پەرلەمانەوە ینی با باشتر بێت تۆ هەنێ پیاسە بۆ نمونە ئێمە پێویستمە بە یاسای سیانە هەیە ینی خانووی کەلەپوری هەیە بە چ تاریخێک سیانە بکرێتەوە با ڕەپەکەمانە بێ پەرلەمانەوە ئێمە یاگە پەرلەمان لەژنەی پەرلەمانی بابێت یاسایەکی تر لەسەردانی بخوانە کەلوپرانی لە هەولێرەیە لە دووهۆکەیە لە کفری هەیە لە کەلار هەیە لە هەڵەبجە هەیە لە عنی ئەمانە هەمووی خەریکە وای لێت سیمای شارستانێتی خانە کۆلەپوریەکانمان کە ئەوە قۆناغێکی گرنگی مێژووی ئەم وڵاتەیە لە دەستەچێت دەستەکانە خۆش بەکارنەوەشیرە بۆ هیوایی کە لایەنی پەیوەندیداری پێویستی وتەکانی بەڕێز و بێتن بە جددیەوە کاری لەسەرکەن بابەتێکی گرنگە وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا سپاس بۆ نەوشیروان عەزیز کە بەڕێزیان لە برسایی بەشی پشکنینە